ڕاگەاندنی هاوبەشی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی سازمانی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران واتە ڕاهی کارەگەر سەبارەت بە مەترسی ئیعدامی زیندانیانی سیاسی گەلی عەرەب لە ئەهواز. داسی مەرگ بەسەر سەری زیندانیانی سیاسی دیلی دەستی کۆماری ئیسلامیدا دەسوڕێتەوە. بەپێی ئەو هەواڵانەی دەگەن لەم ڕۆژانەی دواییدا 6 کەس لە زیندانیانی سیاسی خەڵکی عەرەب بە ناوەکانی عەلی مەجدەم، محەممەد ڕەزا مقەدەم، موعین خەنفەری، حەبیب دریس، عەدنان غەبیشیاوی و سالم موسەوی کە لە بێدادگاکانی ڕەژیمدا بە تاوانی درۆینەی محاربە و پەیوەندی لەگەڵ بێگانەکان بە ئیعدام مەحکوم کراون بۆ ئیجرای حکمەکەیان بۆ سلولی تاکە کەسی براون. ئەم کەسانە زستانی ساڵی 1397 هاوکات لەگەڵ ناڕزایەتی بەرینی کرێکاری لە ئوستانی خوزستان گیراون و لە گرتوخانەکانی ڕەژیم لە شاری ئەهواز لەژێر تونترین ئەشکەنجەکاندا بوون و بۆ ئەوان پەروەندە سازی کراوە. راپۆرتەکان دەڵێن کە بە شوێن بڵاوبوونەوەی ئەم هەواڵە فەزای شاری ئەهواز گەلێک ئەمنیەتی بۆتەوە و کۆمەڵێک دەنگۆش سەبارەت بە ئیعدامکردنیان بیستراوە. بەپێی راپۆرتی کۆمیسیاریای باڵای مافەکانی مرۆڤی سازمانی ملەل لە سەرەتای ساڵی 2023 تا ئێستا لانی کەم 209 کەس لە ئێران ئیعدام کراون. دەیان کەس لە ئیعدامکراوەکان زیندانیانی سیاسی بوون. ئەم راپۆرتە دەڵێت کە ژمارەی ئیعدامەکان ڕەنگە زیاتر لەو ڕقەمەی کە بڵاو کراوەتەوە و گەلێک کەسیش بەدزیەوە ئیعدام کراون. بەپێی ئەرزیابی سازمانی نەتەوەی گرتوەکانی ئێرانی ژێر حاکمیەتی ڕژیمی ئیسلامی بانترین ژمارەی ئەدامەکان بە بەراورد بە ڕێژەی جەمعیەت لە دنیادا بۆ خۆی دەستەبەر کردووە و هەر هەفتەیەک بە شێوەی مامناوەند زیاتر لە 10 کەس لە ئێران ئیعدام دەکرێن. ئەوە لە حاڵێکدایە کە هێشتا 10 کەس لە گیراوەکانی تاوانبار بە بەشداریکردن لە شۆڕشی ژینادا لە زینداندان و مەترسی مەرگ ژیانی ئەوانی خستۆتە مەترسیەوە. دەستگای قەزایی بێدادگەری و گەندەڵی کۆماری ئیسلامی پێشینەیەکی دوور و درێژی لە پەروەندەسازی و نیسبەتدانی تاوانی درۆینە بە زیندانیانی سیاسی و عەقیدەتی هەیە. لەگەڵەوەشدا هەر ویژدانێکی زیندوو نەتەنیا ئیعدامی زیندانیانی سیاسی عەقیدەتی بەڵکو نەفسی گرتن و زیندانیکردنیان جا خاوەنی هەر بیر و بۆچوونێک بن و لە پەیوەند لەگەڵ هەر گروپ و سازمانێکدا بن مەحکوم دەکات و لێی بێزارە. بەڵام بۆ بەرگرتن لە ئینسان کوشتنەکانی کۆماری ئیسلامی لە زیندانەکاندا هیچ ڕێگایەک بوونی نییە بێجگە لە بەرینترکردنەوەی خەبات دژ بەم ڕژیمە لە گشت بوارە سیاسی و چینایەتیەکاندا. داسەپاندنی داخوازی هەڵوەشانەوەی حکمی ئیعدام و ئازادی سەرجەم زیندانیانی سیاسی بەسەر ڕژیمدا یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم خەباتەیە. کوشتاری تێکۆشەران لە زیندانەکاندا، دەرکردنی حکمی ئیعدام، گرتن بە شێوەی بەرین بەگشتی بە ئامانجی ترسانی خەڵکی ناڕازی بەڕێوە دەچێت. لە ڕاستیدا ڕژیم بە کوشتاری زیندانیانی سیاسی هەڕەشە لە خەڵک دەکات لە دەرەوەی زیندانەکان. بەڵام خەڵک نیشانیان داوە کە لە گیانی ئازیزانی زیندانی کراوی خۆیان خۆش نابن و بۆ دیفاع لە زیندانیانی سیاسی خەبات دەکەن. نیشانیان داوە کە چاوترسێنی هەڕەشەکانی ڕژیم و فەزایەک نابن کە دروستی کردووە کەوایە ئەنجامدانی ئەم کردارە بۆ ڕژیم دژوارتر و پڕهەزینەتر دەبێت و ئەمەش تەنیا ڕێگای کاریگەرە بۆ بەرگرتن لە درێژەی ئەشکەنجە و کوشتار لە زیندانەکان و بۆ ڕزگارکردنی زیندانیانیش. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوێ شۆڕشی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکاری شۆڕشگێڕی ئێران واتە ڕاهی کاریگەر حیزبی کۆمۆنیستی ئێران 20 مانگی گوڵانی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 11 مانگی 2023 زاینی.